ئەمڕۆ وەکو بەڕێبەراتی شەهیدان بە بۆنەی 29 ساڵیدا جینۆسایدی گەلی کوردستان ماڕاستیمێکمان ڕێکە خست بۆ کەس و کاری ئەنفال و بۆ ئەوە هەروها ڕێزلێنان لە شەهیدانی شەڕی داعش بەم بۆنەیەوە بەم بۆنە 350 لە خێزانی شەهیدانی شەڕی داعشمان خەڵات کرد و هەروها پیشنگایەکمان کرد و هەندێک لە کەس و کاری شەهیدا داواکاریان هەیە داواکاریەکان بە زۆری داواکاری ئەرزیان هەیە خانیان هەیە بە زۆر شەهیدمان هەیە لە 75 شەهید بووە لە 80 شەهید بووە لە 82 شەهید بە تا ئێستا ئەرزیان وە نەگرتووە داوای ئەرزیەکەن ئەوە مە داوای لە حکومەت کوردستانەکەین بە زودکار هاوکاری ئەو شەهیدانە بکە کە تا ئێستا خان و بەڵیشیان نییە بەکرێ لە خانەودانە